ئێمە تەماشای باڵێسی پێشومان بکەن تەماشا بکەن بزان لە بەغدا دوو نوێنەرمان هەبووە لەکوێ باسی خەڵکی کوردستان و کوردستان بووە نوێنەرەکەی ئێمە ئەگەر بەقەدەر 5-6 نوێنەری دەسەڵاتە دارەکانی نەکردبێ گلەی بکەن باشە ئێمە بۆ لە چینە بەغدا ئێمە بۆ ناچینە بەغدا هەردوای هەڵبژاردن بچین ملیۆن دۆلار وەرگین و بیدەینە خزمێکمان خزم و کەسمان ئێمە کۆمەڵ وەڕاستی بۆی کۆمەڵ بەڕێوە بن پارە پەیداکەین بەڵام داراییەکمان هەیە شەفافێتی تێدایە هەندێک لایەن خەڵکە خەڵەتێنێ هەندێک لایەن ئێستا ئێمە پێمان ئەوترێ ئەو پرسیارەش نەبێ ئەسم بۆ 5 کەسەی بۆ 20 هەڵە بژاوە نییە کاکە ئەخر هەیە 20 ساڵە بژێرەویش نایێنێ شێوازی هەڵبژاردنەکە وایەوە نییە هەی شەبی ساڵ بژێرە دوای تیجارەتی پێوەکە کاکەمە تیجارەت بەم بەدەنگی خەڵکەوە ناکەین ئێمە ئەوەندەی بتوانین خزمەتێکەکەین بۆیە ڕوومان لە جەماوەریشەوەیە کە کرۆکی سیاسەتی ئێمە مافی ئێوەیە لەکوێ ئێوە هەبن فەرمو باشە پەرلەمانتارانی کوردستانمان درێغیان کردووە لە مافی خەڵک باشە لەسەر مافی و موچە خۆران پەنایان نەبردە لێپرسینەوە لە حکومەت ئەی لەسەر ئەو لێپرسینەوە سەرۆکی فراکسیۆن و پەرلەمانتاران بە هەڕەشە و گوڕەشە و جاروایە بە تەرغیب و تەرهیب نەهاتن بەرەو ڕویان ئەی بۆچی ئەوانە خۆ کاکە بتێ سەلامەت بی ڕێ سەلامەت بوونی حزبی ئێمە و تاکی ئێمە زۆر دیارە پەرلەمانتاری ئێمە زۆر دەتوانن سەلامەت بێ و بۆ خۆی تەواو ئەی باشە ئەی سۆران عومەر بۆ حەسانی لەوەرگیرە خۆ لەسەر تەلەڤیزیۆن لە دیفاعی لە مافی و خەڵکە نەکرد ئەی بۆ ئەم گومانە لەسەر کۆمەڵی دادگەری لەسەر چی؟ نا کۆمەڵی دادگەری لەکوێ کێ وەکو کۆمەڵ ساغ و سەلیم ئیشەکە کاک وەرە ئەوە هەموو ئەم سلێمانیەت دەیان مستەشفای ئەهلی تێدایە باشە؟ وەڵڵاهی کۆمەڵ دارایی کۆمەڵ یەک فلس لەو پارەی نەخۆشخانەیە بە حرامەزانێت چکە وەقفە وانە چی حزبێک واکە چی خەڵکێک واکە لەبرە پێگەی ئێمە کە بەهێز ببێ خزمەتی خەڵکی پێکەین لەوە یەک گلەی لەسەر مابنەیڵێمەوەیشەوەیە کاکی پەرلەمانتار لە هەولێر 8 ملیۆنی هەیە ئێ باش هەموویان 8 ملیۆن وەرەگرن کۆمەڵ 4 ملیۆنی لێ وەرەگرێتەوە لەسەر 4 ملیۆنەکە خەڵکی ئێمێشتان چاوی لەو پەرلەمانتارەیە فعلەن 4 زۆرە لە خۆی وانە بکاکە بەس لێرە ئەو حەقیقەتەیش بزانە هیچ حزبێک نییە لەگەڵ پەرلەمانتارانی ئەوە مامەڵە بکات ینی لەبەرەوە ینی من پێ مەسەلەن ئەوە زۆر جار خەڵکەڵی جاوت ئەوە چییە جاوە ئەوە دلیلی نەزاهەتە